بازەکانیش ئەو سار زۆر لە چاوپار زۆر باش بوون. لە بازگەکان هیچ ڕێگرێک ناکرێت چکە نوێنەری هەموو لایەنەکانی تایە لە ئەمنی وەتەنی لە شورتا لە قیادەی عملیات لە مخابرات جەریمەی منەظەمە هەمویان لەوێن کە مۆریان کرد هەر بازگەیەک ئەمانەی تایە کە هەر کەسێک ڕێگری بکە ئەمانایەوە ڕێزی سەرەوەی خۆی ناگرێت ڕوبەڕووی یاسای بێت. ڕێکارەکان وایە زیاتر هەموو دەنگەکان لەوەیە شوێنێکی چۆن بڵێ وەسەتیان داناوە هەوڕە درێت کە سایلۆی دەبست دروستکرێ بەڵام ئەم ساڵ خۆتان نەزان فریان نەکەوتن بەڵام لە داهاتوە ئینشاءالله سایلۆی دروستە بێت کە بێتە یاریدەدەرێک بۆ سنووری دۆڵی ساڵی ئاڵتون کۆپری شوان لێوە بە ئاسانیەتوان بەروبمەکانن تەسلیمی ئەو سایلۆی بکەن. زاران نازانی قەڵب ئەڵغا بوو تاوورە بوو کەوا دوو ڕۆژ سێ ڕۆژ ئێستا ئەو شێوەیە نەماوە ئامان شێوەیە قبول ناکەین یەک سەیارەیە بمێنێ یەک سەیارەی بمێنێ بۆ شەو یعنی ئەگەر بۆ ڕۆژ لێرە بخەوێ دوو ڕۆژ سێ ڕۆژ وەکەوە بەعزە شوێنێکی ژەبینی باقی مەحافەزەتەکان ئالەی استیلامیان قورسە گرینگە ئەمڕۆ ئێمە ئەوەی لە دەستمان دێ خسووری ناکەین هەرچی جوتیارمان هەیە هەرچی برادران خۆمان هەیە ئێمەش خەڵک کەرکووکین حەزەکەین خزمەتی خەڵک کەرکووکین بۆ چووکە ئەمان ئەم برادرانەمان هیلاک بوونە ماندوو بوونە هەتا گەیشتونەتە ئەم مەرحەلەیە ئێمەش خەوە ئەنمان ئێوایەنە ئێمەش ئەو خەیمانەمان هەمووی تارخان کردوتەوە ڕۆژی 95 سیارەمان نابێت 100 سیارە بێ بەس ئەوە داخیلە کرێ یەک کەسێکش نییە بێتەوە پێشی ئەمە بڵێ ئەمە من عید فلانم ئەو عیدێکێترم قانون لێرە قانون تەنفیزەکرێ برادران خۆمان ناویان لە قەت زەمدانڕێ ناوخۆی ئەبینێ بە ئیسراحەت 25 هەتاکو ئێوارە ئەتاکو مەغریب هەمویان سافەکرێ دوای ئەوە ئەڕۆم بە ماڵخۆیان ساڵی ڕابردوو 9 ملیۆن تەمان تێپەر کردبوو 547,000 تەنم وەرگرتبوو پارەکە بەعام بۆ چواری مووقعی 8 مووقعی کەرکووکەوە پارەکە خۆی 4 مووقعمان کرد بۆ ئاسانکاری کردمانە 8 مووقع زەحمەتیمان کێشە بەس بۆ ئەوەیە یارمەتی خەڵکەین کردمان 8 مووقع پارەکە ئیم ساڵ دەستمان پێ کردوێتەوە ئێستا 4 مووقع هەر سواری وا خەریک ئیشکردنە هەمویان حازنن کەوا گەنم وەرگرن ئەوەش ئاسانکاریەکە بۆ برادرانی خۆمان ئەو سار بەنسبەت گەنم دێمینە بووە ئەوی دیش سەتان پەنجای لە کورتیدایە بە ئەوی باران نەباریە کورتی کردیا خوتەکەش تقریبان دویان نووسی بووم ئێستا 53یان دانای لێرە بەس گەرمەکەم لە 56 کمترە هینایتم گلەیم نییە لێیان 98 تەنیشم خوتەلۆ دەرچووە هیچ گلەیم لیان نییە بازەکانیش ئەو سار زۆر لە چاوپار زۆر باش بوون بەس ئەوە لە محافزی دەزانین ئەو ئاسانکاریانە بەڕاستی سپاسی دەکەین زۆر زۆر ئەزیێتیان دەداین بەڕاستی نایەندێشت بین دەوای پارەیان دەکرد دەوایەوە وەڵعاسی دێسەریان پێ کردی ئەوجا هەر شتێک وایە ئەم بەدەستە خۆم ئەسکەری بووم نیان دەتوانین قسەم لەگە بکەن بەس خەرکەی دییان حەزیێتەدا زۆر ئەویان دەکردن بەس وەڵاهی ئەو سار زۆر باش بوو.